يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، ئامادەبوان لە مزگەوت و ماڵی خوای پەروەردگاردا لە پیرۆزترین شوێنی ئەم سەرزەویەدا لە مزگەوتی ڕێگای بەهەشتەوە هەموو لایەکمان بەخێر بێن بۆ مزگەوتە خۆشەکەمان، بۆ مزگەوتە ئاوەدانەکەمان بەڕووی جەنابتان بە ئامادەبوونی ئێوەی خۆشەویست لە ئەهلی ئەم گەڕەکە بەڕێزە، لە ئێوەی خۆشەویست کە لە دوورەوە هاتوون لە ناو شاری هەولێر، هەموو خۆشەویستانم کە لە شارۆچکەکانەوە لە شارەکانی تری کوردستانەوە هاتوون لە خوشکان و برایان، هەموو لایەکتان بەخێر بێن. چاومان ڕۆشن بوو، مەجلیسمان گەرمتر بوو، عیبادەتمان لا خۆشتر و ئاسانتر بوو بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز لە شەوی قەدردا، لە شەوی 27 مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. یا ڕەبی چۆن ئێوە ڕووتان کردوتە ماڵی خوا و بۆ ڕێگەی بەهەشت هاتوون، خوا ڕێگەی بەهەشت بۆ هەموو لایەکمان ئاسانکە. چۆن ماڵەکانی خۆتان بەجێ هێش بۆ ئەوەی ماڵەکانی خوا گەرم و گۆڕ بن، یا ڕەبی ماڵەکانی هەموو لایەکمان ئاوەدان بێ، خوای گەورە دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکاتەوە. خۆشەویستانم، لە زنجیرە باسی ئاسانتر لەگەڵتاندا بووین. زنجیرە باسی ئاسانتر بابەتەکانمان باس کردن کە قورسن، بەڵام لە ڕوانگەی ئیسلامی خۆمانەوە دینێکی ئاسانمان هەیە. تەفسیری ئەو ئاەتەمان هەڵبژاری یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر. ئەی خەڵکینە دڵنیابن، خوای گەورە کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە هەمیشە ئاسانکاری بۆ ئێوە دەوێ. دڵنیابن ئەو ئەڵڵای میهرەبانە هەرگیز قورسی بۆ ئێوە ناوێ. پەروەردگاری ئێمە سوبحانەه وتەعالە کە زاتی ئەڵڵایە لە عیبادەتەکانە ئاسانکاری بۆمان دەوێ. خوای پەروەردگاری ئێمە لە ئەحکامی شەرعیدا ئاسانکاری بۆ ئێمە دەوێت. چەند وتارێکم لەسەر خوێندەوە لە ئەوەڵی ڕەمەزانە کە ئێمەی موسڵمان قورسکارین، ئەینا دینەکەمان هەمووی ئاسانە. خوای گەورە لە بواری خێزانداری و مەسائیلی هاوسەرگیریدا ئاسانی بۆ ئێمە دەوێت، بەڵام حەیف بۆ خۆمان بە نەزانی لە خۆمان قورس کردووە. ئەم شەو بابەتێک لە زنجیرە باسی ئاسانترا پێشکەش بە جەنابتان دەکەم. ومێدەوارم بەبینینی ڕوخساری ئێوە من کەلیمەی باشترم بۆ دێ. دڵنیابن هەر وتارێکم لەم مزگەوتە خوێن بێتەوە و پێشتریش لە هەموو تەمەنی مەلایەتیمدا هەمووی بەرەکەتی ڕوخساری ئەو بەڕێزانە بۆ کە گوێیان بۆ گرتووم. ئەگە ئێستام قسانە قەت لە ژووری ماڵی خۆمدا بۆم ناخوێندرێتەوە. وەیە سوپاسی یەک بەیەکی جەنابتان دەکەم کە ئامادەی وتارەکانمان بوون. بە بەرەکەتی ئێوە خوای گەورە زمانی ئێمەشی کردوێتەوە و بەرەکەتێکی خستۆتە زانست و زانیاریەکی کەممانەوە. سوپاس بۆخوا زۆر بووە. ئەو بابەتەی کە قورسە لەسەر هەمومان، ئەگە ئینسان خۆی بیگرێ ژیانی قورس دەبێ. ئەگەر لە ماڵەکەیدا یەکێک کە بێ ژیانی هەمویان قورس دەکا، بریتێ لە نەخۆشی. هەتا ئازار و نەخۆشیت نەبێ، نازانی لەززەتەکانی ژیانت پێشتر هەر هەست پێ نەکردوون، ئێستا لە دەستت داون. هەر ماڵێک نەخۆشێکی تێدا بێ، هەموو ئەندامەکانی خێزانەکە نەخۆشن، هەموو بۆی بەپەرۆشن، هەموو ئارامیان لێ هەڵدەگیرە بەهۆی ئەو تاکە نەخۆشەوە. ئەم بابەتە قورسە، بەڵام بەویستی خوای گەورە لە زنجیرە باسی ئاسانتر و لە ڕوانگەی ئیسلامەکەوە ئێمە ئەم قورسە ئاسان دەکەین. گوێی بۆ بگرن، دڵی بدەنێ. موژدە دەدەین بە نەخۆشەکان، ئەو کەسەی کە ئازار و ئێش، عیادە و دکتۆر، دەرزی و دەرمان، بەرواری چوونەوە بۆ لای دکتۆر، هەموو ئەمانە ژیانی لێ کردووە بە ڕەنگی خۆڵەمێشی. دڵنیا بە عیلاجت هەیە، دڵنیا بە چارەسەرت دەست دەکەوێ. المرض نهاية الحيوية، الموت نهاية الحياة. لەگەڵتام کە ئازاری نەخۆشی هەر ئەندامێکی جەستت بێشێ، دەڵێ ئەو ئازارە ئیتر لە هەموو ئازارە قورسترە. کەسێک دانی دێشێ، دەڵێ هیچ ئازارێ بەقەدەر دان قورس نییە. کەسێک گوێی دێشێ، دەڵێ وەرە لە من بپرسە، ئازاری ئەوانە هەر هیچ نییە، بەس گوێ نەبێ. کەسێک گورچیلە و کلیەی دێشێ، کەسێک جگەری دێشێ، کەسێک ئەژنۆکانی دێشێ، دەڵێ کوڕەوە هەر هیچتان نییە، چانێ بە قاچ خۆتان دەڕۆن. حد پەنجەیەکت ئازارێکی هەبێت، تەواوی جەستت پێی بە ئازارە.
نەخۆشی کۆتایی زیندووبوونە، مردنیش کۆتایی ژیانە. بەڵام ئەگەر ئینسان لەدەست دکتۆرەکانی دنیا و چارەسەرە پزیشکیەکان مەویست بێ، شافی کە ئەڵڵایە، کەس لە دەرگای مەویست نابێ. ئێمە هەمیشەوا دەزانین کە باسی چارەسەر و شیفا دەکەین، وتارەکەمان بە ناونیشانی جۆرەکانی شیفایە. تا ئێستا ئێمە ڕەنبێ زۆربەمان وا حاڵی بوو بین کە دەڵێ شیفا دووشتت بۆ بەبێر تا دێ. یەکەم دەرزی و دەرمان، دکتۆر و ئەشیعە و سۆنەر و ئەوانە و تەشخیص و عیلاج. دووەمیان دوعای خێری موسڵمانان و پیاو ساڵحان و ئەوانی کە نوشتەنووس و ئەوانن. بەڵام ئەم بابەتە زۆر لەوە فراوانترە. لەوانەی زنجیرە باسی ئاسانتری ئەم جارەدا باسی جۆرەکانی شیفا دەکەین. جۆری یەکەمیان یەشفیکە بیسەبەبین، شافیکە ئەڵڵایە، شیفات دەدا بە ئەسباب. سەبەبەکە دەرزی و دەرمان و دکتۆرە. مسڵمانی ڕاستەقینە و تێگەیشتوو نابێ ئینکار بێ بڵێ بڕۆم بە دکتۆر نییە. پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم وای نەفەرموو. سەروەرمان خۆشەویستمان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم فەرمووی: تداووا عباد الله فإن الله لم يضع داء إلا وله دواء فإن أصاب الدواء الداء برئ بإذن الله تعالى. خەڵکی نەگەر نەخۆش بوون چارەسەری خۆتان بکەن، عیلاجی خۆتان بکەن، بە دووی دکتۆری پسپۆ ڕابگەڕێن، چونکە دڵنیابن خوا هەر نەخۆشیەکی ناردی بێتە ئەم سەرزەویە ئیلا عیلاجەکەشی لەگەڵا ناردووە، دەرمانەکەشی ناردووە. جا ئەگەر ئەو دەرمانە گەیشتە نەخۆشەکە بە ئیزنی خوا شیفای دێ. بۆیە زۆر جار کە نەخۆش لە لای دکتۆر چارەسەری نابێ، خەلەلێک هەیە. خەلەلەکە لە تەشخیصی نەخۆشیەکەدایە. دکتۆرەکە نەیتوانێت تەشخیصی بکە، نەیدۆزیوەتەوە، نەگەیشتۆتە ئەنجامی ڕاستەقینە. دووەمیان دەرمانەکە ئیسابەی نەکردو، دەرمانەکە کوالیتی بەرز نییە، دەرمانەکە خراپە، دەرمانەکە باش نییە، لە ئاستی ئەو پلەی نەخۆشیەکەدا نییە. ئەینا صادقی ئەمین کە محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم فەرمی خەڵکینە دکتۆرەکانی دنیا بەردەوام بە دووی چارەسەرا بگەڕێن. ئەمە موژدەیە بۆ دکتۆرەکان، موژدەیە بۆ ئەهلی علمی طب و زانستی پزیشکی و کۆلێجی پزیشکی. ئەو نەخۆشیەی ئەمڕۆ چارەسەری نییە، برای پزیشکم، خوشکی پزیشکم، دەرمان سازم، سەیدەلانی دڵنیا بە چارەسەری هەیە، ئیلا ئەو دەرمانە دەبێ هەر هەبێ. ئەمڕۆ نادۆزرێتەوە تۆ کول مەبە، خوای گەورە هەر دایناوە، هەر ئەدۆزرێتەوە، بەڵام لە تەشخیصا وریابە. بۆیە زۆر پزیشک لەگەڵ ڕێزمدا زۆر جار پەلە دەکا، دوو سێ نەخۆش دەکاتە ژوورەوە، هەر بە حاڵجوێ لێ دەگرێ و خێرا ڕەچەتەیە دەرمانی بۆ دەنووسێ. ئەو دەرمانە دەبێتە نەخۆشێک لە لەشی ئەو دینەدا. بۆیە لەم زنجیرەوە داوا لە دکتۆرە بە ڕێزەکان دەکەم، توخوا کات بدە بە نەخۆش، تخوا بە ئەو دەستورە ناشرینە لە کوردستانەکەمان لاچێک کە سێ چوار نەخۆش دەکرێتە لای لە دکتۆری ئافرەتان و پیاوان هەموو بینیمانە منداڵان دوو سێ بەیەکەوە. ئەتر فەقیر ئەممان خۆ ئەم مێشکە چی بێ دەبێ ئاگای لە هەمویان بێ و دەرمان بۆ هەمویان بنووسێ و فەحسی هەمویان تەماشاکە و چەند جار دکتۆر ئەشیعەکانی بە هەڵەت تێکەڵاو کردن، دەرمانی ئەوی بۆی نووسیوە، یەک نەخۆش زیاتر نەچێتە ژوورەوە بۆ لات، دڵنیا بە بزانێت چیەتی ئەمجا عیلاجی بۆ بنووسە. کەواتە خۆی پەروەردگار دەرمان و عەمەلیات و نەشتەرگەری و ئەوانەی کردووە بە هۆکارێک بە یەکێک لە جۆرەکانی شیفا. ئەو دەرمانە شافی کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە دیکا بە شیفای نەخۆشیەکەت. دووەمیان یەشفیکە بئەضعەفی سەبەبین. دووەم جۆرەکانی شیفا، خوا شیفاکە دەنێرێ بە شتێکی زۆر ئاسان. وەڵای جاری وایە ها نەخۆشیەکە تۆ لێ دەترسی، یەک دەرزی لە خۆ دەدەی سوبحان الله دەبێتە شیفا، کۆتایی پێدێ. جاری وایە کابرای تر هەمان نەخۆشی هەبووە، ڕیزە دەرزی کۆرسە دەرزی بەکاردێنێتەوە، بە یەک دەرزی نەجاتت بووە، هەر بچووکترین سەبەبت بەکارهێنا چاک بووی. ئەم نەخۆشیە کە ئینسان بەسەریا دێ لە بیرمان نەچێ بۆ خەڵک نەخۆش دەبێ. ئەمە پرسیارێکە، باشە خوا ئەو ئەرحەم الراحمینەیە، خوا ئەوەندە بەندەکانی خۆش دەوێ بۆ نەخۆشیان دەخا. حەزەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ، باوکی پێغەمبەران، سەرچاوەی تەوحید و یەکتاپەرستی، کە باسی پەروەردگاری خۆی دەکە ئاوا دەفەرمێ ئێوەش ئەوا خوا بناسن. خوا لە قورئانە قسەکانی تۆمار کرد، هێندە جوان بوون، خوا قسەکانی تۆمار کرد و کردی بە عەقیدە و بیرباوەڕی ئەهلی سونە و جەماعەت. ئەویش ئەوەیە، خوا بەس خۆی منی دروست کردو و هیدایەتم دەدا، خەڵق و هیدایەت بەس بەدەستی ئەڵڵایە. خوای گەورە بەس بۆ خۆی خواردن و خواردنەوە و ڕزق و ڕۆزیم دەدا، من تەنها هەوڵێکم داوە. ئەینا تۆ بۆن منە کەسابەتی زۆر دەکەی، سفرەت ڕادەخەی، ئەگە خوا ڕەحمەت پێ نەکە مەعیدەت سەقەت بوو، خواردن چییە؟
ئاوێک لە ئێرە ناڕاتە خوارەوە بوونی خواردنەکە و بوونی خواردنەوەکە هەمووی ئەڵڵا بەخشیوێتی بە تۆ و پێی عەتا کردووی بەڵام کاتێ دەفەرمێ لە سوڕەتی شوعەرا ئاەتی 80 وإذا مرضت فهو يشفين وإذا مرضت نافرمي الذي خلقني وەکو پێشوو سیاقی ئاەتەکە دەگۆڕێ کاتێ خۆم نەخۆش کەوتم خوایە بەس تۆ شیفام دەدەی خۆم نەخۆش کەوتم علەمانی تەفسیر زۆر جوانیان پێکاوە دەفەرمون بۆ فەرمووی نەخۆشیەکەی پاڵدایە خۆی نەیفەرموو خوایە کە تۆ نەخۆشت خستم زانانی تەفسیر دەفەرمون خوای گەورە بەندەکانی نەخۆش ناخا جسمێکی ساغ و سەلامەتی بە هەمومان عەتا کردووە ئەوەی لەم سەر زەوێدا هەمووی ساغ و سەلامەتە ئەی بۆ مرۆڤ نەخۆش دەبێ تەقسیری خۆیەتی وەکو فەرد کەبرا جاری وایە لە خواردنە زیادەڕەوی دەکا معدەی خۆی سەقەت دەکا ناڵێن ئەو خواردنەوە باشە وەرە ئەو خواردنەوە لە سنووری خۆی زەرەدی گەورە لێدا یوایڵە بەردەوام پەرداخی ئاوت پێ بە باوەڕکەوەش زەرەدە چۆن خواردنەوەی زۆر ئاوی زۆر خواردنی زۆر زەرەدی هەیە ئەو خواردنەوەی زۆریش لە حەد زەرەدی هەیە کولوا وەشرەبوو بەڵام وەلا توسریفوا ئەوەیە کە ئینسان زیادەڕەوی لە خواردن و خواردنەوەدا کرد وەختێ خۆی بەلادا دەبا کابرا پارشێ و تێری خواردووە یەکسەر خۆ دەکاتەوە بەناو جێگاکەدا جاری وان لەسەر دەمیش دەخەوێت کە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه و سلم فەرمووی ئەو نووستنەی کە لەسەر دەم دەخەوی خوا گەلێ ڕقی لێیەتی کابراک جارێک نووسی بوو جاخوا تەداخولی لە چیدا نەکردووە من لەسەر دەم بخەوم و یان لەسەر پشت بخەوم ئەلەم خوا حەقی چێ بەسەرەوە نەعوذ بالله بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی پێ فەرمووی بۆی جەستەت ساغ بێ هەر کەسێک بەردەوام لەسەر دەم بخەوێت تووشی نەخۆشی کلیە دەبێت بەردی گورچی لە دروست دەکات لەسەر تەنیشت و ڕای ڕاست خەو گورچی لە بەر دروست ناکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی با کەمتەر خەمیەکە لە خۆتەوەی عەزیزم خۆت نەخۆش کرد هەر نازانی چۆن دەخەوی لەسەر چ لایەک دەخەوی تووشی نەخۆشی دەبی لەسەر لای چەپت دەخەوی دڵت کەوتۆتە ژێر هینە و پەستانی بۆ دروست دەبێت فەقیر بەشی 2 ساڵ ناکات تۆ لەسەر لای ڕاست بخەوە بە جوانی بخەوە خوای گەورە لە کۆمەڵە نەخۆشی دەتپارێزێ وإذا مرضت خوایە کەمتەر خەمی لە خۆمە یان کەمتەر خەمی عمومە فەقیرە تۆ عیبت نییە پاک و خاوێن دەژی سیستمی خۆراکت خواردنەوەت خەوت هەمووی ڕێک پێکە بەڵام لە زەجەیەکا دەژی ئەزانین تۆ دەچێ بۆ بازاڕە ئەوە هەست بە خۆت ناکەی کە دەیتەوە ئەم مێشکە چەند ماندووە ئەوەندە ژاوەت بیستووە ئەو هەموو دەنگی سیارە و تۆمبیل و هۆڕن و مرۆڤە ئەزانین تۆ چەند ناڕەحەت دەبی تۆ بە خۆت هەموو سیستمێکی خۆراکی وینت تەواوە بەڵام کاتێ هەوا هەڵدەمژی خۆ هەواکە لە فیلتەر نادی بە لوتدا خوا فیلتەری لوتیشی بۆ دانای بەڵام زەوتی ناکە فەقیرە لە دەمیشەوە هەناسە دەی ئەو هەوا پیسە هەڵدەمژی و سیەکانت دڵت تووشی نەخۆشی دەکات کاتێکەوە تەغییری خەڵقی خوامان کردووە زانایانی بواری طبی دەفەرمون گەورەترین هۆکاری نەخۆشی دەستکردنی سروشتەکەی خوای پەروەردگارە دەستکاریکردنەکەیەتی جاران بەڕێزان تۆ لە سەربان دەخەوتی ئەستێرەت دەژمار هەتا خەو بەلایدا دەبردی توخوا بەیانیان هەڵدەستەی چەند لە شت خۆش بوو ئێستا لەبەر سفلیت و موبەریدە دەخەوی بەیانی هەڵدەستی دەبێت 2-3 ساعتی جەڕەز لێدا بە مۆبایلەکەت تا خەبەرت دەبێتەوە جەوەکە پیس بووە بە کەڵکی دەرەوەش ناکەواتە تێکچوونی خەڵقی خوا بەدەستی خۆمان تێکمانداوە خواردنەکانمان جاران کابراەک لە هاوینە تەماتەیەک پێدەگەی کە نۆبەرەکەی دەخوارد بۆی دەبوو بە شیفا خەیارێک لە دوورەوە یەکێک دەیخوارد کە بۆنەکەی بۆ دەهات بۆ دەبوو بە شیفا ئێستا دەیخۆی هەرمووی دەردە دەستی مرۆڤ کاری لەوە شاکرد بەرهەمی دەڵێن بەخوا بازاڕ هەموو شتێکی تێیە بەڵام بڕواکە نێخۆی باشترە لە چلەی زستانە تەماتەی ناو بەیت دەخۆی ئەو بەیتەش کە بۆ خۆی بەرەکەتێکە لە زۆر وڵاتیدا شتێکی پێشکەوتووە بەڵام لە وڵاتی ئێمەدا بەداخەوە حکومت جاری وایە ناتوانێت کۆنتڕۆلی بکە یان خەڵک خۆی ویژدانینە من ئەندازیاری کوشتتوکاڵی دەناسم برادەرم و هاوڕێمە وتێتی وەڵڵی مامۆستا لە هاوینە تەماتەی خۆماڵی وشک دەکەمەوە لە زستانە نایخۆم خۆم سەرپەرشتی دەیان بەیت دەکەم خانی پلاستیکی دەکەم بەڵام لە ترسی نەخۆشی نەخۆم و نەژن و نەمنداڵم ناوم لەو تەماتە و خیار و باەنجان و کوولەکەی بخوا وتمە بۆ وتمە بە کابرا وتمە لە خوا بترسە ئەو هۆرمۆنەی بۆ ئەو خیارە دانراوە دەبێت بە 1 مانگ بیدەیتێ ئەو لە 1 هەفتەیە دەیداتێ 1 هەفتە بۆی خێرا گەشە بکە زیادی داتێ بۆی ڕێک و پێک بە ڕەنجی پیم بێ ئەمە هەمووی نەخۆشیە دێتە جەستەتەوە تەغییری خەڵقی خوا خەڵکێکی دامان و بەستە زمان بە ناوی دینەوە ئازانە تەغییری خەڵقی خوا ئافرەتێک موچێشێکی ناو دووم وی لە برۆی کردوێتەوە وە هەی بەنەعلەت بێ ئەوە تەغییری خەڵقی خوایە ئەی ئەوە بۆ بەنەعلەت نابێت کە تەغییری خەڵقی خوای کردەوە بە هۆرمۆن من و تۆ نەخۆش دەکات خوا کامیان تاوانبارن کەس ئەوە بە گوناه نازان دەچێت حەج و عومرەش دەکات ئەو ئافرەتە داماوەش تۆزێ برۆی پڕبووە دووم وی لێ کردوێتەوە نەعلن الله النامیسەتە والمتەنەمیسەتە باشە تخوا ساڵۆن چی تاوانی زیاتریان ئەو کابرایی کە جیق نەدێنێ وشکی کاتەوە حیوانی پێ بەخێو دەکات جاران گۆشتت دەخوا شیشە گۆشتت دەخوا لەزەتت لێ دەکرد هەفتەیە تامەکەی لە ماڵەکە تا دەمایەوە
ئێستا هەموو ڕۆژە دەی خۆی ئەرێ باشە هیچ تامی هەبوو لە دوای دەبێت لە ڕەفیقەکەت بپرسی ئەرە تامی چۆن بوو چونکە تۆ بۆ خۆ نازانی تامی چۆن بوو وازانی نەخۆشی کابرا علەف دێنێت جیقنەی لەگەڵ تێکەڵاو کردووە چی ڕۆنی بەسەر چوویە وڵاتەیە لە دەواجنە بەکاردێ جا دوایش کابرا وەڵا دەواجنەکەم ئافاتی بۆ هات و 100,000 مریشکم مندار بووە ئەیاقە دەزانین تۆ چەند کەس تووشی نەخۆشی کرد وەڵی برادەرێکمان هەیە دەواجینی هەیە سوێندی خواردوەتی تا ئێستا شتی خراپم نەداوەتێ خوا ئەگەدارە مامۆستا تا ئێستا دینارێک نەک زەرەدم نەکردووە هەموو وەجبەیەک خێرم کردووە هەموو وەجبەیەکی کەسابەتم وەڵڵاهی خێرم کردووە لە هیچ کاتێکا شکست بۆ دەواجنەم نەهاتووە فەوتی هەبووم لێی مردووە بەڵام زۆر بەکەمی و هەمیشە قازانجم کردووە بەڵام خوا چاودێر بۆ بەسەرمەوە ڕۆژێک علەفێکی خراپم نەداوەتێ ڕۆنی پیسم نەداوەتێ لە وڵاتە خەڵک گیرە عەرەقیەدا بە مریشک داماوە خەڵک هەبووە هێنی تێکردووە هەوید بەترش دەکرێتە کولێرەوە کە بە کولێرەش خراپە بە علەفی کردو بۆی مریشکەکە بەئاوسێ دوای دوو ڕۆژ بخۆی دەچێتەوە یەکتر هەتا دەیفرۆشێ تغییری خەڵقی خوایە حەزەتی ئیبراهیم ئەو هەموو 1000 ساڵە لەوە پێش وئیذا مەریضت و خوایە کە نەخۆش دەکەوم تۆستەمە لێ نەکردوم بە خوایان کەم تەرخەمی لە نەفسی خۆمەوەیە یان دەوروبەرەکەم کە دەسەڵاتی منیشی تێدانێ و منیش بوومە قوربانی ئەو کۆمەلگای هەمومانی نەخۆش خستووە بۆیە نەخۆشی کاتێک کە هات یەکەم سەبەب وتمان دەرزی و دەرمان دووەمیان بە ئەضعەفی سەبەب بە یەک حەب خوای گەورە شیفاکە دەنێرە مەویزمە بە حاڵەتی نەفسیشت باش وەرگرە قورئانی پیرۆست لە باسی ڕەمەزانە موژدە دەداتە نەخۆشەکان لە ئاەتی ڕۆژوودا دەفەرمێت چی فمن كان منكم مريضا أو على سفر ئاەتەکە چیە بەڕێزان فعدة من أشهر أخر وانيا خوانەی فەرموو أشهر أخر فعدة من أيام أخر يعني کە نەخۆش کەوتی واجبە ڕۆژوەکەت قەزا بکەیتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا يعني خوا دەفەرمێ ئەوەندە گەشبین بە ئەو کەسەی کە ئەوەندە نەخۆشە ڕۆژووی ڕەمەزانی پێ ناگیرێ پەچ کەوتووە هیچ عیلاج مەجالی نەما بۆ ڕۆژوو ئەوەندە نزیکە شیفاکەت خوا دەفەرمێ هەر دوای جێشن دەتوانێت قەزای بکەیەوە فعدة من أيام أخر ئەشهوری بەکار نێنە لە مانگەکانی داهاتوودا یعنی کوڕەکە کە ساڵ دووری درێژە لە مانگی داهاتوودا خوا دەفەرمێ ئەوەندە گەشبین بە ئەی نەخۆش بە ئومێدی خوا هەر لە دوای جەژن چاک دەبی لە ڕۆژانی دوای جەژنە قەزای بکەوە ئەوە موژدەیەکی گەورەیە یان نە قورئان زوو موژدە دەدا بە نەخۆشەکان هیممەتیان بەرز دەکاتەوە کە زوو چاوەڕێی عیلاج و شیفا بن سێمیان یەشفیکە بئەغرەبی السەبەبین خوای گەورە ئەشافی یەکێ لە ناوە پیرۆزەکانی ئەشافی ئەوەیە شیفا دەدا بە شتێک کە هەل لە خەیاڵی مرۆڤ زۆر سەیرە قەت تەوەقوعت نەکردەوە شیفات بۆ بێ مامۆستای بەڕێز و خۆشەویستمان برای ئازیزم مامۆستا مەلا محەممەدی چیمەنی باز دەکاو دەڵێ حاجی مەحبوبەیە کە بوو ئامۆزای باوکم بوو ئەمە لە کتێبە تۆماری کردووە حاجی مەحبوبە تەمەنی 95 ساڵ بۆ کە مردووە ئافرەتێکی خواناس و دیندار و دەم بە زیکر و وێرد بووە لەو ئەو پرچە سپیانەی لە خواپەرستیدا بەسەر بردووە لە ساڵەکانی کۆتایی تەمەنیدا هەردوو چاوی نابینا دەبێ خوا پەناماندا ئەو کەسانی کە خوا چاویان لێ دەستێنێتەوە پاداشتیان بە 8 گەز سابر بن هەردوو چاوی نابینا دەبێ بەرهەمی باشی کاتی خۆی بە گەنجی کە بووکی هەبوو پێشکەش کردووە بووکەکەی بە کچی خۆی زانیوە دڵسۆزی بووە سڕپۆشی بووە ئامۆژگاریکەری بووە دایکی بووە کە لەو ماڵە دایکی بەجێهێشتووە ئەم دایکی بووە وەیە کە نابینا دەبێت ئەم بووکەی کە لەگەڵ یادەژیا خێزانی کوڕەکەی ئەم چاکانەی خەسووی هەر لەبەر چاوە ڕۆژگارێک ئەی ئەو کەسێکی ئێستا خەسووی بووکی تازە هاتوۆتە ماڵەکەتەوە لەخوا بترسە دەوری دایکی باشتر ببینە شێ ئەڵە ڕۆژێ تۆ ناچێتەوە بەدەستی ئەو دنیا ڕۆژەکانی وەتیلکە الئەیام نداویلها بەین الناس ئەم پیرێژنە باشی چێڵە جوانی چاند ئەوەندەی خزمەتی بووکەکەی کردو ئەوەندە بە کچی خۆی زانی کاتێک کە پەچی کەوت و هەردوو چاوی لەدەستدا ئەم بووکە شەرمی کرد وەکو هەندێک خەڵک لە دایکت بەرە دەرەوە ماڵەکەی لێتاڵ کردووم من لەسەر ڕێ مناڵ بەخێوکەنیش ئەم پیرێژنە چی لێ بکەم نە وتی دایکیان تۆ ئەوەندە ساحەب چاکە بووی کاتێک کە من بە بووچیاتمە ماڵی ئێوە وەکو چی خۆ سەیرکردن هەتا مردن پێڵاوت بۆ دادەنێم ڕۆژێک لەم ماڵەدا ئافرەتی نابینا حاجی مەحبوبە دانیشتۆ و چاو نابینێ ئێتە دانیشتۆ خەریکی زیکری خوایە و ناتوانێت بژوڵێتەوە جاوی بە پیری خوا پەنامەدا نابینا دەبێ وەکو ئەوەنێک کە بە منداڵی نابینا بووە هەر بژوڵێتەوە زانە دەکەوێت بۆ هیچ شوێنە بەبێ دەستگرتن ناتوانێت بڕوە مناڵی بچووکی ئەو ماڵە یاری دەکەن کوڕەزاکانی یاری دەکەن مناڵی دراوسێکەشیان هاتووە دەبێتە وای لە دێ شەڕی مناڵان گەورە دەبێت و تاکە نەعل و پێڵاو تێک دەگرن مناڵێکیان دەچێتە پشتی بەردەمی نەنکیەوە خۆی بشارێتەوە
مناڵەکەی تر جاسووسی تاشێ نەعلی قرس دێنە و دەیهاوێ بە پشتسەری حاج مەحبوبە دەکەوێت ڕێک لە پشتسەری دەدا بووکی داما و ڕادەکا و سەری دەکا بزانە سەری نەشکاوە لە زۆر ئازار بێت دڕۆڵە جان هیچ نییە ترەوانش مناڵن توخوا لێیان بەدە توخوا لێیان تووڕەمە بە مناڵ چوزانێ یاری مناڵانەیە ئێترەوە بۆ من ڕێکەوە نانەشکر باشم مناڵەکانیش تەریق دەبنەوە شەرمەزا دەبن کە دایە گەوریان ئەوە ئازادراوە ئەوانە بێدەنگ دەبن هەریەکە بەلایەکە هەموو جارە پێشتر ئەم بووکەدڵە کە خواردنم بۆ خەسووم دەبرد ئەوە خسینەکەم دادەنا و دەستیم دەگرتم و دایجان ئەمە کەوچکەکەیە ئەمە برنجەکەی ئەمە شلەکەی ئەوە دەستی لێ دەکوتا و هەتا نیشانم دەدا دەوری سەعات نۆی بەیانی بوو ئەو تاکە نەعلە بە پشت سەری کەوت نیوەڕۆ کەنانم برد یەکسەر دەستی بەرز کردەوە سینەکەی لێ وەرگرتم مەجالی نەدام دەستی بگرم بۆ سینەکە کەوچکەکەی هێنا وتی ڕۆڵەجان پێویستیم پێ نییە داگیان یعنی چی وتی ڕۆڵەجان هەر دەنگ مەکە کە خوا دەرگای کردەوە کەس نازانێ خێر لە چدایە کە ئەو تاکە نەعلە بە پشت سەرم کەوت ئازارەکەی زۆر بەقوت بوو یەکسەر ئەو لا چاوم کرایەوە چاوێکم سبحان الله کرایەوە هەتا مرد بە چاوی خۆی بینی شافی هەر ئەڵڵا یان نابەڕێزان بەس ئەڵڵایە بە هەموو عەمەلیاتی دنیا و چاوە نەدەکرایەوانە بە تاکە نەعلێک دەمارەکە کرایەوە وەیە لە شەرعیشا دەفەرمێ قەت بە پشتە سەری مناڵت مەکێشە زۆر کەسەیە زۆر بێویژدانانە مناڵەکەی دێنە کە ئاوا لە پژملیەدا مامۆستا شەیە لەگەڵ ڕێزمدا جاران بوو ئێستانە ئاوا لە پژملی منیان دەداوە زانی زۆر ئازایەتی دوور نیە بەەوە کوێر ببی دەمارەکانی چاو ڕاستەوخۆ لە پشتی سەری ئینساندان وەزانانی ئێستا نێوچەوان زەربەی بەرکەوێ باشترە لەوەی کەوا پشتە سەرت بەریکەوێ دەمارەکانی چاو بینین ئا لە ئێرەدان وەیە قەت لە مناڵەکەت قەزەیەک لە پشتەمەلی نەدەی یا مامۆستا بێ زۆر وریاوێ دوور نییە کەسە نابینایکی دەمارەکانی پچڕێ ئەو بەرکەوتنە دەمارەکەی جوڵاندۆتەوە چاوی حاجی مەحبوبە چاک بووەوە شافی هەر ئەڵڵایە ماویز مەبە لە ڕەحمەتی خوا بأغرب السبب بشتێک کە قەت تەوەقوع نەکردووە خوای پەروەردگار شیفا دەنێرێ چوارەم جۆری شیفا يشفيك بما يرى أنه ليس بسبب خوای گەورە شافی شیفادەر کە ئەڵڵایە شیفا دەدا بەشتێک کە تۆ بە پێچەوانەوە قەت تەوەقوع نەکردووە بە بەڵات زانیوە کاتی خۆی پیرەمێردی شاعیر ڕەحمەتی خوای لێبێ شعرێکی دوور و درێژی هەیە لەسەر کابرایەکی ئاغا کە لە شیوەکەڵ ئاغا بووە ناوی ئاغالە بووە تووشی نەخۆشی پێست دەبێ خوا پەناماندا هەموو لەشی دەبێتە ئاوزی زڵکە و ئەوانە حەکیم مێگناوی مەولەوی نەک مەولەوی شاعیر حەکیمی بانە لە شعرەکەی مەولەویدا پیرەمێردا دەڵێ مەولەوی حەکیمی بانە پێیوت لەخوا بترسە با ماوە مناڵەکەشت وردەوە دەدەیتەنێتەوە ئەم نەخۆشی تۆ چارەسەری نییە کەپرێکی بۆ بکەن نەدەرەوەی ئاوایی با خەڵک لێی نەتەنێتەوە چونکە نەخۆشی دەیگرێتەوە ئەگەر کەسێک نەخۆشیێکی پێستی هەبوو زانی خەڵک لێی دەگرێتەوە گوناحی لە کاتێک هەڵاوی خەڵک بێ ئیمامی عومەر کاتی خۆی ئەمری کرد لە حەج و عومرەدا لە مزگەوتەکاندا نابێت کەسێک نەخۆشی پێستی هەیە و خەڵک لێی دەگرێتەوە تخنی مزگەوتەکان بکەوێت تخنی کەعبە بکەوێت بچێتە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی قەدەغە کرد فەرمووی نابێ بێن با خەڵک لێتان تووشی نەخۆشی نەبێت ئەو حەکیمە کە ناوی مەولەوی بۆ نەک مەولەوی شاعیر حەکیمی بانە پێوتووە ئەم ئاغالایە بەرنە دەرەوەی دێ کەپرێکی بۆ بکەن با خەڵک لێ نەگرێتەوە بردویانە کابرای ئاغاش لەو سەڵتەنەتەوە ئەو کەسەی دەسەڵاتداری ئەو کەسەی دەوڵەمەندی ئەو کەسەی قسەت دەڕوە ئەو کەسەی کرسی و کولێرت هەیە لەخوا بترسە تەکەبور لێ نەدەی ئامان بەخوا بە یەک نەخۆشی پێز ماڵ و منداڵەکەی خۆی لە ماڵ فڕێت دەدەنە دەرێ یاخوا تین نەیە خەڵک زانی لێ دەگرێتەوە لە ماڵ فڕێت دەدەنە دەرەوە هەر بە یەک نەخۆشی پێست خەڵک بێزل لێ دەکاتەوە ئەوەی جاران خەڵک خواخوای بوو تەوقەل لەگەڵا بکە ئێستا ناوێت دەست بۆ دەستت بێنێ دەری دەکەنە دەرەوە ئەوەی کەپرێکی بۆ دەکەن و لە دوورەوە خواردنێکی بۆ دادەنەوە ئیش دەیخوا و بەو شێوەیە دەژیە لەسەر قسەی حەکیمەکە مارێکی کوڵەوەی بابی گەورە دێ بەرەولای و ئەمیش ڕاکشاوە ئاغا دەڵێ ئەخوا ناردی من بەتەما بووم خۆم بکوژم بەڵام لە ترسی قیامەت و سزای دۆزەخ خۆم نەکوشت لەخوا بەزاوی ئەو مارەوە بۆم دێ پێمەوە دەدا ئەو پەڕی نیو سەعات ئازارم دەبێت گیانم لەدەست دەدەم و لەم حاڵە ڕزگارم دەبێت جا من مردنم باشتر نییە وەڵا قاچی بۆ درێژ دەکا و ماریش دەفیشکێنێ و دێ ڕێک بە پەنجەی قاچیەوە دەدا ئەمیش ڕێک پەنجەی خاتە دەمیەوە بە بێەوەی خۆی بۆ بجوڵێنێ ئاغا بووە کاویتی بەخیرەتی بووە ئێستا لێ قەوماوە بە تەما بۆ خۆی بکوژێ ئێستا ئاوا بمرێ هەر شکوی خوای دەوێت دەڵێ بەڵکو بە مارەکە شەهیدیش ئەجر بۆ قیامەتیش باش بێ مار هەموو ژەهری خۆی دەکاتە دەستەیەوە وەڵا ئاغا تر تینی بۆ دێ هاوار دەکات کە سوکاری دەنوەست چ بوو ئەڵێ وەڵام مارێک پێوەی دام ئەی مارچی داد وەڵام مارەکە ڕۆی مەلەو قاچی ڕەش دەبێتەوە لە زەهرە ئەڵێن چی لێ بکەین دەڵێ وەڵایی لێم گەڕێم بەڵکو بمرم خۆی گەورە دەرەجەی قیامەتم بەنسیب بکە و ئەدەجرم باش بێ
بەڵام سبحان الله دوای 2-3 ڕۆژ وردە وردە قاچی دەنیشێتەوە شوێنی مارەکە نەخۆشیەکەی شیفای بۆ دێ کۆتایی پێدێ چاک دەبێتەوە دەچێتەوە دیوەخان دەبێتەوە ئاغای جاران هەچاو لێ خوای گەورە بە شتێک کە تەوەقوع دەکرێت بۆ مردنی بەکاربێ کەچی چاک بۆتەوە ئەم چەند ساڵێکی ڕابردوو یعنی لە دوای ئینتیفازەوە مەبەستمە لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵەکانی دەوری 97 بۆ 98 و ئەوانە کابرایەک بە ناوی مەحموود محەممەدەوە لە منتیقەی ژاژڵە لە سلێمانیەوە دەچێت بۆ ناو ڕەزوباخەکەی ڕەزوباخی باوباپیرانیان هەیە و سەرێکی لێ بداوە پلاسیکێک ترەی پێوە بێ و ینی داوێتی بە کەسێ بۆی سەرپەرشتی بکات بەوێش داهاتۆتەوە پلاسیکێک ترێ لە ڕێزەکەی خۆی بەرێتەوە کوڕێکی شێتەڵوکەی دەیەکەیان کە عەقڵی زۆر تەواو نییە و بەداخەوە سیلاحیشی بەدەستەوەیە ئەچێتە پشتی بەردێکەوە و ئەڵێ کاک مەحموود بتکوژم ئەڵە کوڕە نەکەی فڵان کەس بەخوا بە بەزاتی خۆ ئەم شێتۆکەیە دەمکوژێ بتکوژم کوڕە نەکەی باوکم چت دەوێت دەدەمە بەڵام مەمکوژە ئەڵە وەڵا ئەتکوژم بە حساب سوعبەتی لەگەڵا دەکا وەڵا دەست بە بەلەبیتکا دێنێ و 2-3 فیشەک دەکا بە وەرجی کابرادا ئەی خوا لەو بەڵایەمت چی بوو تووشم بوو من بۆ چی لامدا و چی هاتە ڕێگا زۆر خەمبار دەبێ و خەڵکی ئاوایی دێن و پۆلیس کە شێتەڵوکە دەگرێ و سیلاحەکەی لێ دەستێن و کابرا بە پەلە بە برینداری دەگەنە خستخانەی تەواری سلێمانی ئەو بۆی ئەو شتان دڵێ ماوەی ناوەکان هەموو دیارن دکتۆرە ڕاژان فواد پسپۆڕی نەشتەرگەری خەفەر دەبێ خێرا دەگاتە سەری و نەشتەرگەری ناوسکی بۆ دەکا و کەڕی خۆڵەکانی بڕیوە دوای ئەوەی لە عەمەلیات دێتە دەرەوە قوتوویەکی پێ بە کە سوکار و برا و خێزانەکەی دەڵێ کاکی بەڕێزم کە عەمەلیاتم کرد سوپاس بەخوا برینەکانی خەتەرناک نین بەو شێوەیە لە عەمەلیاتەکە سەرکەوتوو بووە بەڵام کە ڕیخۆڵەکانم سیر کرد وەڵاهی وەرەمێک لە ناو ڕیخۆڵەیدا هەیە پارچەم لێ وەرگرتووە بۆ زەرعی بەرن گومانم لە نەخۆشی خراپ لەو وەرەمە هەیە ئەوە شوێنی فیشەکەش نێ بەلایدا ڕۆیشتووە بەڵام کە سیرم کردو هەڵم دڕیوە سیرەکەم ئەو وەرەمە هەیە ئەینێرم بۆ زەرع و کە دێتەوە سەرەتانە هەرە پیسەکەیەتی سەرەتانی هەرە پیسەتی کە دەڵێن سوپاس بۆ خوای گەورە عیلاجی زۆر ئاسانە چونکە تازە خەریکە گەشتە دەکات بەس چەند دەرزێکی کیمیایی کۆتایی پێدێ و کابرا ساڵح و سەلامەت چا دەبێتەوە خوای گەورە ئەو شێتەڵوکەی ناردووە بۆی تەقە لەو پیاوە بکە بیگەێنە خەستەخانە ناوسکی نەڕزێ چونکە ئەگە بێت و بڵاو ببوویەوە بە ناوسکیدا وەختێ بە خۆی زانیەکی لەوانەیە بیکتایە فڵان شتێکی ڕیخۆڵە گیراوە تا عیلاجی وەردەگرت کۆتایی بە جەستەی دەهات شافی کە ئەڵڵایە بە شتێک شیفاکە دەنێرێ کە سەبەبی مردنە بە حساب ئەمەی بۆ دەنێرێ بۆ ئەوەی ڕزگاری بێ و زوو شیفای نەخۆشەکە بێ ئەمە بە چێ دەکرێت خۆشەویستانم هەر بە ئەڵڵا دەکرێت کە ئێمە لەم شەوەدا لەبەر خاتری ئەو ڕوومان کردوتە ماڵەکەی ئەمیان یەشفی کە بیلا سەبەبین جاری وایە خوای گەورە شیفا دەنێرێ بەبێ هیچ جۆرە سەبەبێک خەڵکە بۆ باوەڕتان بێت لە خەوان نەشتەرگەری بۆ کراوە چەندین کتێبم خوێندوتەوە لەسەرەوە کە مەویست بووە دکتۆر و دەرمان مناڵی نەخۆش بووە بەیانی ئێستاوە لە خەوان مناڵەکەی نەشتەرگەری بۆ کراوە سێکە تەقەڵ شوێنەکانی سوور و سووربوونەوەیەک بە سنگیەوە هەیە مناڵەکە نەخۆشەکە بەریداوە بە ئیزنی خوای گەورە کە شیفای نار جاری وایە ئەمانەشی چی بەکارنیان بەبێ سەبەبی شیفای داوە دوای ئەوەی تۆ هۆکارەکانی خۆت گرتە بەر شیفامان هەیە بە گژوژیا ئێستا چی گژوژیا هەیە دەرمانە بەڵام بەڕێزان ئاگادار بین باوەڕتان هەیە ئیوا هەیە حەبەت السەودا و حەیەت السەودا لێک ناکاتەوە سێکەم دوکانی داناوە بە ناوی گژوژیای کوردەواریەوە هەر خەڵک هەیە بە شەخسی دەیناسم هەر قول و فول لێک ناکاتەوە بەس بۆتە دکتۆر لەو عالەمە و چیسە دەرمانی کوردەواریەدا بۆ خەڵکە ئەوەش غەڵەتە ئەوەش ئەڵەیەکی گەورەیە لە کتێبە خوێندومەتەوە ئەڵەن کاتی خۆی کابرایە کە بوو ئاوا دەرمانی گژوجیاوشتی بە خەڵک دەفرۆشت وەڵا کتێبێکی خوێندەوە نووسرا بوو بۆ فڵان نەخۆشی حەیەتون سەودا باشە خۆی حەبەت السەودا بوو یعنی ڕەشکە چاپی کتێبەکە نوقتەیەکی بۆ زیاد کردبوو حەبەت السەودا ڕەشکە بوو بە حەیەت السەودا یەک نوقتە لە چاپا زیاد کراوە ئەو کاتە تەبع وەکو کۆمپیوتەری ئێستا نەبووە بە ئینان نەدەکرا یەک نوقتە زیادیش وەسە بوو بە ماری ڕەش حەبەت السەودا یعنی ڕەشکە حەیەت السەودا یعنی ماری ڕەش بە یەک نوقتە فەرق دەکات وەڵا کابرا بۆ کابرای نووسی وتی کاکە مارێکی ڕەش بێنەوە بیخۆ ئەوانە چادبێ وەڵام ماری بەزارەوە خۆر کوشتی لەبەرەوە دەبێت زۆر وریابی هەرچی گژوجیاکرد لەو شاخە بینی نەهێنی بەدەمی نەخۆشیاکەی لەوانەیە بیکوژێ ئەوە دەبێت پسپۆڕی خۆی هەبێ بەڵام بە هەر حاڵ باشترین شتێک بۆ خۆپاراستن لە نەخۆشی خۆپاراستن لە نەخۆشی و زائیدەن چارەسەری نەخۆشی پەنابردنە بۆ دەرمان و ژیانێکی سروشتی کتێبێک هەیە چەند ناوێکی خوای گەورەی تەفسیر کردووە ناونیشانی کتێبەکە ئەوەیە لئەنەکە الله
رحلة إلى السماء السابعة نوسركي علي جابر الفيفية للا بريح حفتاي أو كتاب لأنك الله رحلة إلى السماء السابعة للا بريح حفتا دا صحيفي حفتا أم بسلاتي تدايا كسك كدوات دبت النوسر باسی خۆی دەکات دەڵم مرد منداڵێک بووم تووشی نەخۆشی سیل بووم سیەکانم تەواو پڕ بوون لە ئاو نەخۆشی سیلێکێک وە لە نەخۆشیە سامناکەکانی قەدیم کە چارەسەری زەحمەت بووە دکتۆر بە باوکمی وت ئەم منداڵت دەمرێ بۆ ئەوەی دوا ڕۆژی ژیانی تۆزە بەخۆشی بژیا بی بەلادێ بی بە گوند با لە گوندەکەدا هەوایەکی پاک هەڵمژێ و تۆزە لەگەڵ مناڵانە بۆ خۆی گاڵتەوگە بکە لەم شارە خەڵباڵغەبی بەدەرەوە مناڵە ئەڵە تەواو حاڵی دەبووم کە مردن و ژیان چییە تێدەگەشتم دکتۆر بنی ئیزندا چارەسەرم نەما لە لای دەرزی و دەرمان باوکم بردمی بۆ لادیەکەمان بۆ ماڵی باپیرەم و مامەکانم لەگەڵ مناڵانە دەستم دەکرد بە یاری من لە شارەوە کێکم بردبوو کێکم دەخوارد پسکیتم دەخوارد مامە پیرەیەکی وەکو ئەمام حاجێ بەڕێزە بە تەمەنانە ئەهلی حرمەت و ڕێز و شارەزا لە دین و دنیا تووشم بوو وتی ڕۆڵە گیان ئەڵێ مناڵە شاری وتم ئارەوەڵە وتی ئەوە چێ دەیخۆی وتم ئەوە کێکە وتی ڕۆڵە تۆ بووی لەبەر نەخۆشی هێنانی بۆی لێرە چاکبێ وتم بەڵێ وتی دەی تۆ مردوو بخۆی هەر دەمری ئەم خۆراکی تۆ بەدەستەوەی ئەم کێک و پسکیتەوە مردووە وتم ئەی چی بکەم مام حاجی وتی شتی زیندوو بخۆ بۆی زیندووبی زیندوو بخۆ تۆ مردوو بخۆی دەمری وتم چی بخۆم وتی ڕۆڵە بچۆ کولێرەی سەر تەنور بخۆ کە حەل لە تەنورەکە هاتوۆتە دەرەوە هەڵمی لێ هەڵدەستێ گۆشتی زیندوو بخۆ تەماتەی چاک بخۆ کە ئێستا لە بڕەکە کرابێتەوە هێشتا تەزوو بە لەش یادێ وتم دەی بە ئیزنی خوا هەر ئەوانە دەکەم لە لادێ ئەوە دەست دەکەوێت پسکیت و چبز و هەراو بەزم هەمووی فڕێدا دەستم کرد بە خواردنی نانێکی تازە ئێستا لە وڵاتی مەخەڵەکەی نان لە ماڵەوە دەکا بۆ یەک مانگ وەڵی فەحسی بکە هەرچی سوود بێت لەو نانەدا نەماوە مردووە دەتکوژە مردوو بخوا هەر مردوو زائیدە مردوو یەکسانە بە مردوو بەڵام نانێک کە جاران دەکرا باو باپی دایکان و داپیرانی ئێمە گەرم و گوڕ هەموو مادە زیندوەکانی هێشتا سوود بەخش بوون کە داهاتە جەستەتەوە بەرهەمی کوردەواری بەرهەمی تازە هەمویان دەخوا ئەڵە ڕۆژ بە ڕۆژ هەستم دەکرد سیەکانم دەکرێنەوە جەستەم ساغ دەبێتەوە باوکم بردمیەوە دوای 2 مانگ بۆ پشکنین دکتۆر وتی وڵا سیەکانی چاکبوونەوە ڕەشبوونەوەکەی نەماوە شیفام بۆ هات و گەورە بووم ئەم پیاوە زانای بەناوبانگ جالیوت هاوزرە جالیوت هاوزر ئەمەی هەل لە بیرا ما پسپۆڕیەکەی لە گژوجیا و دەرمانە و خواردنە دەست پێ کرد کتێبەکەی بە ناوی ئەلغیذا یەصنع المعجزات خواردن معجزە دەخڵقێنێ وتی من خواردن دەرزی و دەرمان واز دێنە خواردن بە معجزە ئاسا ژیانی ڕزگار کردم ئەو کتێبەی لەسەر خواردن نووسی ناوی نووسەرەکە جالیورت هاوزرە زۆر جار نەخۆش کەوا ئەو جاریوە ئەو شیفایە ئەی ئاوی زمزم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ماء زەمزەم لما شرب له لە صحیح ابن ماجە داهاتوو ئاوی زمزم بەڵام ئاوی زمزم ناکە حاجی دێتەوە زۆر کەسێت تۆزە ڕەزیلە لە عومرە گەڕاوەتەوە لە حەج گەڕاوەتەوە هەموو پارەی سەرف کردووە دەبەیەک دێن و جا پەرداخە بچووکانە هەیە وەڵام چەند مامۆستاوە شیفای کوڕەکەم من چۆن بێزم لێ لەوەی بخێتەوە تۆ لە بەیانیەوە بە خەڵکیەوە دەژێڕی 100 کەس هەڵامەتێکی پێی خواردوێتەوە قومێکیش بۆ من تێدەکەی کوڕە نە وەڵا شیفا نییە ئەوە مەیخۆنەوە لە ماڵانە سینیەک یانێنەوە 50 هینی بچووکی لەسەرێکی قومێک دەبە بە حساب ئاوی شیفای ئێمە شیفاکەشمان کردووە بەدەر خوازانێت چەند نەخۆش بۆی خواردوێتەوە ئاوێک کە پوخت و خاوێ یان دەبەی ساردی هێناوە ئەو دەبێت بۆ جارێک بەکارێ پڕی کردووە لە ئاوی زمزم هەموو کارلێکی کیمیایی کردووە ئاوی زمزمەکەم و میکرۆبە ئاوی زمزمێک کە بە دەستوری پزیشکی لە کانێکە وەرگیرابێ بەرتیشکی خوارد نەدرابێ کارلێکی کیمیایی بۆ دروست نەبوو بێ مادەی حافیزەی تێ نەکرابێ ئەو ئاوی زمزمە بە هەر نێتێک بیخۆیتەوە خوای پەروەردگار بۆ دەکاتەوە ئیمامی شافعی کاتی خۆی خواردەوە فەرمووی یا ڕەبی خوا بە نێتی علم دەیخۆمەوە خوا گەورە علمی پێبەخشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیح لە فەرمودەی ئیمامی طەبەرانی دا حەدیثەکەی ئیمامی طەبەرانی ڕیواەتی کردووە فەرمێتی طعام طعم وشفاء السقم ئاوی زمزم بەرەکەتێکە لە جیاتی خواردن دەکەوێت سەحابە هەبووە چەند شەو ڕۆژی ژیانی خۆی شاردوێتەوە لە پەنا کەعبەوە لە دەستی کافرەکان خۆی شاردوێتەوە بەس ئاوی زمزمی خواردوێتەوە ئێستا هەموو مادێکی مغەزی تێدایە لە جیاتی خواردنیش دەکەوێت خۆراکە بۆ بێخۆراک شیفایە بۆ نەخۆش ئاوی زمزم خۆ بە ئیزنی خوا گەورە بەڵام عەرزم کردن بە پوختی
ئێمە وەکو سیواکەمان دێت بەخوای وایە سیواک دەکات خوا ئاگادارە ئەو ناودەمە هەموو بۆ سیواکە نەخۆش بووە نایشوە بەر تشتی خۆری نادا لە لایلۆنێکەوە پێچاوە لە قوتوێکی نایلۆنی کردووە کە بەدەم یادێنێ ئێتر ئەوە هەر بۆ خۆی یەک پارچە نەخۆشیە سیواک بێ هەردوو ڕۆژ سێ ڕۆژارێک ئەو سەرەی لابەری بەر تشکی خۆری دێ وشکی کەیەوە نەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەیدانا بۆ وڵات بە ئەوە نەخۆش دەکەوی هەرچی دەمودان تە بە ماوەی ساڵێک هەمووی بەهۆی سیواکەوە هەڵدەوەرێ هەموو دەمت تووشی نەخۆشی دەبێت ئاوی زمزمەکەش وایە ئەبێ بە پرتوخاوێنی بیە بەخوا خەڵکی ئاوی زمزمی کردوێتە دەبەی تایتەوە خەریکە لە دەبەی زایی دەکات جاوەرە تۆ ئەوە بخۆیتەوە وەڵا هەرچی ڕیخۆڵەتە دای دەڕزێنێ زوڵم لە قسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکە وەکو خۆی بەکاری بێنە ئاوێکی زمزمی ئەسڵی کەچی بۆ عمرە کەچی بۆ حەج بەدوویدا بە وێڵی بەدوویدا بگەڕێ هەر ئاوی زمزم بخۆوە نێتی شیفای لێبێنە بە ئیزنی خوای گەورە دەبێتە شیفا ئەم وتارە ڕەن بە زۆری مابێ و کاتمان کەم بوو کاتی شەونێژ نزیک بووەتەوە جەنابیشتان پێویستان بە پشودان و دەستنوێژ تازەکردنەوەیەکە نەخۆشی ئەوەندە زۆرە زەرورە زیاتر قسەی لەسەر بکەین بەڵام هەمومان تخوا بە ڕوو لەو ئەڵڵایەکەین کە شافی هەر ئەڵڵایە بەدڵ و بەجیان دوعا بکەین بڵێن یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوا لە نەخۆشی بمان پارێزی خوا لە نەخۆشیە سامناکەکان و بێعیلاجەکان بمان پارێزی یا ڕەبی خوا ئەگەر خۆمان نەخۆشین کەسێکمان نەخۆشە هەموو ئەو نەخۆشانەی داوای دوعای خێریان کردووە یا ڕەبی خوا بە یەکێک لەم جۆرانی شیفا خوا شیفایان بدەیت یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت یا شافیە ئەڵڵا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت خوایە کەس لە دەرگای ڕەحمەتی تۆ مەویز نابێ خوایە هیچ نەخۆشێک بەبێ عیلاج نەمێنێتەوە خوایە شیفای نەخۆشەی جەستەییەکانمان بدەیت خوایە شیفای نەخۆشە دەرونیەکانمان بدەیت یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بێ ئەم شەوە قەدرا ڕوومان کردە ماڵەکانی تۆ خوایە ماڵەکانمان ئاوەدان کەی کوردستانمان و هەموو وڵاتان پارێزراوکەی لە تەقە و تەقینەوە لە شەڕ و شۆڵ و فیتنەی ناوخۆ دەرەکی یا ڕەبی خوا بەرەکەت بخێ ڕزق و ڕۆزیمانەوە زانایان فەرمویانە شەوی قەدر شەوی دیاریکردنی ڕزقە ڕزق دیاریکردنی ئەجەلە دیاریکردنی خێر و شەڕە یا ڕەبی خوا لەم شەوی قەدرەدا ڕزقمان بووە بە زیاد بۆ بنووسی بەرەکەت بخێ عومرمانەوە مردنمان عاقبەت خێرانە بێ کۆتا ڕۆژەکانی ژیانمان جوانترین ڕۆژ بێ یا ڕەبی خوا لە گوناهەکانی ڕابردوومان بووری لەم ساڵی داهاتوودا بە بەرەکەتی ئەم کۆتای ڕەمەزانە هیدایەتمان بدەی بۆ ئەخلاقی جوان بۆ عیلمی جوان بۆ کردداری جوان یا ڕەبی خوایە لەم شەو مبارەکەدا لێت دەپاڕێنەوە هیدایەتی خوێندکار و قوتابەکانمان بدەی ئەوانەی لە قۆناغی دوانزە و کۆتایی ئیمتیحانەکاندان یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسانکەی خوایە بە ئاواتی خۆیان بگەێنی یا ئەرحەم الراحمین هەموو ئەو کوڕکشانێک کە تا ئێستا پرۆسی هاوسەرگیریان بۆ ئەنجام نەدراوە لەمپەریان هەیە یا ڕەبی خوایە بە خانە و لانەی هاوسەری خۆیان بگەێنی هەموو کەسێک کە دڵخوازێکی ڕەوای خۆی هەیە خوایە بە دڵخوازە حەڵاڵەکەی بگەێنی ئەوەی کە مشکلی خێزانی هەیە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵی بکەی خوایە هەر کەس مشکلی خێزانی هەیە خوای ئیسلاحی حاڵی بکەی یا ڕەبی خوای دوعاکانمان لێ وەرگری خۆت فەرمووتە ئودعونی ئەستەجیب لەکم دەخوایە وا ئێمە لێت پاڕاینەوە وعدی خۆت بێنە جێ و دوعاکانمان ژیراکە يا ربي خويا عاقبة ما خير كي وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر